بریکاری وەزارەتی پەروەردە ڕایگەیاند 4 هەفتەی سەرەتای ساڵی خوێندنی ئەم ساڵ بۆ قەرەبووی خوێندنی ساڵی ڕابردوو دەبێت. عێراق دەیەوێت فڕۆکەی درۆن و کۆپتەری هێرشبەر و سیستمی جەنگی ئەلیکترۆنی لە تورکیا بکڕێت. سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زوور دەستگیرکردنی تۆمەتبارێکی ئاشکرا کرد کە بڕی زیاتر لە 15,000 دۆلاری ساختەی پێگیراوە. بە گوێرەی ڕاگەندراوێکی بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زوور ڕۆژی 29 ئاب لە قەزای شارە زوور کەسێکیان دەستگیر کردووە کە بڕی 200 دۆلاری ساختەی پێبووە. لە بەشێکی تری ڕاگەیەندراوەکە داهاتووە دوای لێکۆڵینەوە لەگەڵیدا و بە فەرمانی دادوەر بە دوواداچوونی زیاتر کراوە و پشکنین بۆ ماڵەکەی کراوە. دەستگیراوە بەسەر بڕی 15,850 دۆلار کە سەرجەمیان پێگاتون لە 50 دۆلاری. ئەوەش ئاشکراکراوە و تۆمەتباری دەستگیر کراوە. ناوی دوو تۆمەتباری دیکەشی ئاشکرا کردووە کە هاوکاری بوون و لەو ڕۆژەوە هێزەکانیان توانیویانە ئەو دوو تۆمەتبارەش دەستگیر بکەن. بریکاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ڕایگەیاند 4 هەفتەی سەرەتای ساڵی خوێندنی ئەم ساڵ بۆ قەرەبووی خوێندنی ساڵی ڕابردوو دەبێت. دکتۆر سەیوان عەلی بریکاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە 4 ئەم مانگە دەوامی ئاسایی خوێندنگاکان دەست پێ دەکاتەوە و 4 هەفتەی سەرەتاش بۆ قەرەبووی ساڵی ڕابردوو دەبێت. بریکاری وەزارەتی پەروەردە پێشبینیشی کردووە لە هەموو شارەکاندا ناوەندی تایبەت بە وەرگرتنی ڤاکسین بۆ مامۆستایان بکرێتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە تاوەکو ئێستا نزیکەی 25,000 مامۆستا پێکوتەی کۆرۆنایان وەرگرتۆ و دەوامیش ئاسایی و هەموو ڕۆژێک دەبێت. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی کاریگەریەکانی کۆرۆناوە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی پچڕ دەوامی خوێندنگاکان کرا و نەتوانرا بە تەواوی ساڵێکی خوێندن تەواو بکرێت. سەرۆکی دەستگای جێبەجێکردنی دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکان ڕایگەیاند ڕێژەی لە 180 دانیشتوانی عێراق سوود لە خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت وەردەگرن. عەلی موئەیەد سەرۆکی دەستگای جێبەجێکردنی دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە ئێستادا 39 ملیۆن هاوڵاتی هێڵەکانی ئینتەرنێت بەکاردەهێنن. بەو جۆرەش لە 180 دانیشتوانی وڵات سوود لە خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت وەردەگرن. ڕوونیشی کردەوە خزمەتگوزاریەکانی نەوەی چوارەمی هێڵەکانی پەیوەندیکردن پێویستی بە چەند قۆناغێکەیە تاوەکو دەگاتە حاڵەتی سەقامگیری. جەختیشی کردەوە دەستەکەیان چەندین ئاڵنگاری گەوری لە بەردەمدایە لە پێشیانەوە پێڕاگەیشتن بە و پێشکەوتنە خێرایی لە سەراستی ئینتەرنێت و پەیوەندیەکان و تەکنۆلۆژیای زانیاریەکان دێتە ئاراوە. ئەمەش پێویستی بە هەوڵی زۆر و ئەمانگی هەموو دام و دەستگاکانی دەوڵەت هەیە. عێراق دەیەوێت فڕۆکەی درۆن و کۆپتەری هێرشبەر و سیستمی جەنگی ئەلیکترۆنی لە تورکیا بکرێت. پێگەی بریکینگ دیفینیسی تایبەتمەند بە کاروباری سەربازی لە راپۆرتێکیدا ئاشکرای کردووە. دوای زیاتر لە ساڵێک دانوستانی نێوان هەردوو لە حکوومەتی عێراق و تورکیا گەیشتونەتە جۆرێک لە لێکتێگەیشتن بەوەی لە چوارچێوەی گرێبەستێکی سەربازیدا عێراق دەیان فڕۆکەی درۆنی جۆری بایراکتار و 6 سیستمی جەنگی ئەلیکترۆنی لە تورکیا بکرێت. پێگەکە لە زاری گەورە بەرپرسێکی سەربازی تورکیا ئاشکرای کردووە هێشتا گرێبەستە سەربازیەکە لەگەڵ عێراق واژوو نەکراوە. ئەوەش بەشێکی پەیوەندی بە چەند پرسیارێکەوە هەیە کە خۆ لە گرێبەستەکەدا ڕەزامەندی ئەمریکا بۆ فرۆشتنی کۆپتەری جەنگی هێرشبەری وەردەگیرێت یان نا. بۆ پێی ترس هەیە تەکنۆلۆژیای هەستیاری ناو ئەو فڕۆکانە بکەوێتە بەردەستی میلیشا چەکداریەکانی سەر بە ئێران. ئەو پێگەی ئاماژەی بۆ ئەوەش کردووە گرێبەستەکە لە کاتێکدایە لە هێرشە ئاسمانی و موشکیەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی باکووری عێراق لە چوارچەوەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی گەریلەکانی پارتی کرێکەرانی کوردستان ڕووی لە هەڵکشان کردو سوپای تورکیا بە قوڵایی دەیان کیلۆمەتر هاتووەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. خواتان لەگەڵ.